وەکو خۆم خۆشترین ڕۆژی گیانی بوو من دەستخۆشی لەو دایک و باوکان ناکەم کە ئەمڕۆ مناڵەکانیان بێبەش نەکردو لەم چالاکی خۆشانە و گوێیان گرتووە لەم چالاکیانە بەڕاستی وەکو خۆم خۆشترین ڕۆژ بوو بەلای خۆمە چونکە ڕۆژی گیانی مناڵان بوو. ئەی ئافرین بۆ ئەو گۆرانیە خۆش ڕۆژی گیانی مناڵانە ئێستا بۆ نمونە ئەو مناڵانە هەیە ئێستا ئیشەکەم قەباک وەکاتۆ نابێ ئەبێ ئەو مناڵەش مافیە بێ ئەبێ دایک و باوکی ئیشکا لە باتی ئەبێ ئەو مناڵەش مافیە بێ. پیرۆزبایی لە ڕۆژی لە مناڵان دەکەین ڕۆژی یەکی شەشتان پیرۆز بێ لە هەموو مناڵانی ئازیز ڕۆژێکی زۆر خۆش بوو هەموو مناڵە چاوگۆشەکان هیوادارم وەکو شتاف و شانوی دانەکانی کاڵێ بە دانەکانمان جوان پاک بکەینەوە هەموو شەوانێک. ڕۆ بەڕاستی زۆر خۆش بوو ڕۆژی جیهانی منداڵان لە هەموو منداڵان پیرۆز بێت و ئینجا من ئەمڕۆ زۆر دڵم خۆش بوو بە بۆنەی جەژنی منداڵانەوە. دایک و باوکانە ئەەکەم کە مافەکانی منداڵەکانیان قوڵوڵ بکەن وەکو هەموو کەسێک دەزانێت هەموو ساڵە یەکی شەش ڕۆژی گیانی منداڵانە دەبێت هەموو منداڵەیەک مافی خۆی هەبێت.